طبعا شكر وتقدير للأخ نيشرفان على هذه الزيارة. سپاسی برامان نێچیروان بەرزانی دەکەین بۆ ئەم سەردانە. بڕیارەکە وا بوو بەڕێزیان بەشداری کۆبوونەوەیشی هاوپەیمانی ئیداری دەوڵەت بکەن. لەو باوەڕەدام کەوە گرنگجێشی گەورەی هەیە. 2 هەفتە پێش ئێستا و دوێنێش هاوپەیمانەکە ئامادەی و کۆبوونەوەی دەربڕیوە. کۆبوونەوەکە دەخوازێت کێشە بنەڕەتی و گرنگەکان تاوتێ بکات کە بەرۆکی عێراقی گرتووە. دوایین کۆبوونەوە تایبەت بوو بە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا و دواتریش سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بۆ عێراق. هەموو بابەتانە لەگەڵ برامان نێچیروان بەرزانی ڕێککەوتوین ئەوەیە کە بەشداری کۆبوونەوەکانمان بکات لە پێناو بەهێزکردنی پەیوەندیەکان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی. ئەوەش لە پێناو چارەسەرکردنی کێشەکان ڕۆژ لە دوای ڕۆژ تێپەڕاندنی و کێشانە. گفتوگۆی دواخستنی هەڵبژاردنە پەرلەمانەکەی هەرێمی کوردستانتان کرد؟ بڕیاری ئەوەی کە کەی هەڵبژاردن ئەنجام دەدرێت ئەوە بەدەست بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانە. بەڵام هەموو لایەنەکان کۆکن لەسەر ئەوەی وادەیەک دیاری کراوە بۆ ئەنجامدانی و هەڵبژاردنە. ئەی چی دەربارەی موچەی خۆرانی هەرێمی کوردستان؟ بڕیاری بە بانکیکردنی موچەی خۆرانی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە. ئەو بڕیارێکی دادگای باڵای فیدراڵیە. بۆ چۆنێتی ئەو بە بانکیکردنەش پشت بەخوا چارەسەریشی گونجاو دەدۆزینەوە تا بەکردداری ئەو موچانە بگات بەدەست فەرمانبەرانی کورد هاوشێوەی موچەی هەر فەرمانبەرێکی دیکە عێراق. کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکێک بۆ پەرلەمان بەکوێ گەیشت؟ ئەو بژاردەیەکی پێکهاتەی سونەکانە. ئێمە ڕێزی بژاردە و بربژێرەکەشان دەگرین بە هیوای ئەوەشین برا سونەکانمان بگەنە ڕێکەوتنێک و بە خێرایی ئەو بابەتە یەکلا بکەنەوە. چونکە بوونی سەرۆکی پەرلەمان لەم قۆناغە هەستیارەدا زۆر گرنگە بۆ ئەنجامدانی کارەکانی ئەنجومەنەکە وەکو پێویست. گفتوگۆی بردومانی کۆرمۆرتان کرد؟ گفتوگۆمان نەکرد، دوێنێ خۆی کردی.